بەناوی خوا گەورە و میهرەبان وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هاوکاری خێرخوازانی سنوورەکەمان ئەم ساڵیش لە مانجی ڕەمەزانی پیرۆز بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز توانیمان جلوبەرجی جەژن و پێڵاو بۆ 115 منداڵی سنوورەکەمان دابین بکەین، منداڵانی یەتیم و منداڵانی هەژار و پێویست و محتاج. ئەمە لێرە دووبارە و سێبارە دەستخۆشی لەو خێرمەداناکەین لەو خێرخوازانەکەین کە بەردەوامن لەگەڵمان، هاوکارمان ئەکەن بە جلوبەرێک بە پارە بە ئازوقە. ئێمەش وەک دەستێکی ئەمین ئەو کەلوپەل و ئەو هاوکارانی کە پێمانە بەخشن بەدەستی ئەو خەڵکە هەژار و محتاجەی ئەگەینین. ئێستانەکە بە تایبەت لەگەڵ نەهاتنی موچە و ئەو قەیرانێک لە دوایەکانێک کە هەنە لە هەرێمەکەمان خەڵک زیاتر پێداویستی بە ئازوقە بە جلوبەرێک بە خواردن بە هەموو شتێکە. بۆیە ئەمە یعنی زۆر خۆمان بخۆشحاڵە زانین کە توانیمانە ئەمڕۆ بۆ 115 منداڵ جلوبەرگ و پێڵاو وەک دیاری جەژنانە دابین بکەین و ناوێکی زۆرمان لیستێکی زۆرمان لەلایە. بۆیە ئەگەر خێرومەندان و خێرخوازان هاوکاریمانکەن ئێمە بەردەوام ئەبین لەسەر بەڕێوەبردنی پرۆژەکەمان و دەوڵەمەندکردن و گەیاندنی هاوکاریەکان بە خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت.